شێوەیەکی گشتی ئەبێ ئاستی هۆشیاری بەرز بێ بۆ ئەوەی بتوانێت سێکتەری کارەبا و بەکارهێنانی کارەبا بە شێوەیەک بێ کە بتوان دوای ئەوە سوودمەند بین بەگشتی سوودمەند بین. بابەتێشکەش ئەوەیە کە حکوومەت ئەبێ زیاتر هەوڵ بدات چونکە ژیان پێویستی بە کارەبا و بە ئاو بەو بوارانەیە کە بواری سەرەکین لە ژیان ئەوەش ئاو و کارەبا و کە شوێنی هەمووشەکردن و ئەو شوێنانەیە کە بەگشتی. حکوومەت پێویستە زیاتر بیر لەو بکاتەوە کە سەرچاوەی دیکە هەیە لە وڵاتەکە پشتی پێوە بەسرێت بۆ دابینکردنی کارەبا وەکو تیشکی خۆر لەم ناوچەیە زۆر بەخواتە وەکو وڵاتانی تر دەتوانرێت استفادی لێ بکرێت. هەروەها با لە زۆربەی ناوچەکان لە زۆر شوێنی تایبەت هەیە کە با زۆر بەخواتە دەکرێت لەویش استفادە وەربژێ بۆ ئەوەی کارەبا دابین بکرێت. بەدبێتن بیرە حکوومەت دەخۆبینە بەگۆ چەند ڕێگەت باشێت هەیە کە ئەمشین کارەبا خۆ زیاترکەین یان مەسەلەن باشترکەین. بۆ نمونەمە ئەوڤەکۆ زۆریۆ هەیە ما سۆمانی سروشتیمە زۆرێت هەیە یعنی گونە حافظ هەموو خسۆر بچتن تایبەت ئۆڤێ مەسەلەن ما ڕێبۆر تشتمە زۆرێت هەیە ئەوڤەکۆ زۆرە ئەمشین سەدە تشتی مەزن چێکەین مثلا کوب هایدروپاور بن مثلا فری انرژی هم بشین کهربا که وقت چیکن هم وقتی دنیا هم آوخ سر نشید هم دیگه کهربا که دائمی محبیتن.